ئێمە میلەتێکی مەزڵوم ئێمە لەگەڵ هەموو عالەمی شتێکی عەداییمان نییە لەگەڵ هەموو کەس دۆست سەرکردەیەک ڕابەرێک پێشەوایەک کە هاوشێوەی کەمە لە جیهانە بەڕاستی بۆیە لێرەوە سەری ڕێز بۆ بارزانی نەمر بۆ خەباتی بارزانی نەمر بۆ ڕابردووی بارزانی نەمردا ئەنەوێنین قسە زۆر دەکرێت لەسەر بارزانی نەمر بەڵام لەو ڕۆی کە جەناب دەڵێ گرنگیدان بە زمانی کوردی ئێمە دەبینین هیچێک لە سەروەریە هەرە گرنگەکانی بارزانی نەمر هیچی لە دەستکەوتە هەرە گرنگەکانی شۆڕشی ئەیلول بەیانی یانزەی ئازار بوو بەیانی یانزەی ئازار تا ئێستش ئەوەی کە ئێستا ئێمە ئەم عێراقە ناومان ناوە فیدرالی ئێمە لای خۆمانەوە دەڵێن فیدرالی و ئەو هێزانەی لە بەغدان بەڕاستی بەناچاری دانیان بەوەیە ناوە خۆی کێشەی گرفتی ئێمە لەوەیە بەناچاری بڕوایان نەبێت دیموکراسی هەیە ئەگەر هەمووشی نەبێ بەشی زۆری بۆ بە تایبەتی ئەوەی دەسەڵاتی بەدەستەوەیە ئەوانە بڕوایان بە دیموکراتی نییە لە ڕاستیان بەڵێ ئێمە لە بەیانی یانزەی ئازارە یەکێ لە خاڵەکانی بەیانی یانزەی ئازارە دروستکردنی کۆڕی زانیاری کوردە بۆ کۆڕی زانیاری کورد چونکە زمان نەتەوە هێڵێتەوە هەر نەتەوەیەک ئێمەی کورد تا ئێستا کە توانیمانە وەکو بەرد وەکو درەختێکی زۆر گەورە لە شوێنی خۆمانە بچەقین و بمێنینەوە بەهۆی زمانەکەمانەوە بۆیە بارزانی زۆر تێگەیشتوو بووە بارزانی من ئەوەندەی کە زۆرم لەسەر خوێندۆتەوە پیاوێکی زۆر ڕۆشن بیر بووە لە هەموو ڕوویەکانەوە ئەزمونێکی گەورەی هەبووە بۆیە کە جەختی لەوە کردوتەوە لە کاتێکا کە وەفتەکان چوون بۆ بەغدا وەفتەکان تەواان دکتۆر مەحموود و کاگەی دریسی جوانەمەرگ و سەرۆک مەسعود بارزانی بووە بە هەموو کاتێک کە چوونە بەغداد تەواان لەژێر پێشنیاری ئەو خواستەکانی ئەوە ڕۆشتون یەکێک لەو بەندانە کە زۆر گرنگ بوو کۆڕی زانیاری کورد بوو کۆڕی زانیاری کورد زۆر گرنگ بوو هەموو ڕۆشنبیران هەموو گەورە پیاوان و نووسەرانی کوردی لە خۆی هەو کردەوە وەکو شەمحەمەی خاڵ وەکو هەژاری مکوریانی چەندین و چەندین یعنی تەنانەت ئەوانەی کە لە کۆڕی زانیاری ئیشەکرد بەشێکیان خەڵکی کوردستانی باشوور نەبوون کوردستانی ڕۆژئاوا و کوردستانی ڕۆژهەڵات و ئەمانەی هەموو لە خۆ گرتبوو بۆ یەکە بارزانی زۆر گرنگی بەوە ئەدا من ئەوەی کە خوێندومەتەوە جارێک لە جارانی شەتی نووسەران دەڕۆن بارزانی ئەوەی و ناوچەگەری نەبوو یعنی شێوازە نووسینی سۆرانی خۆمان کە سلێمانی و ئەوەیە بە تایبەتی دەبن بۆ بارزانی ئەڵێن چۆنە ئەمە بکەینە ستاندارد بارزانی بە ناوچەگەری بیر ناکات ئەڵێ کوڕینە من گرنگ ئەوەیە ئێوە شێوازێکی ستاندار بۆ کوردی دانین فەرد هیچ جیاوازیەک نییە لە بینی کرمانجی ژوور و کرمانجی خوار و هەورامی و ئەمانیکە گرنگ ئەوەیە لە ئێستادا ئێمە ئەو کاتی کە بووین بە دەوڵەت شتێکیکە ئەەکەین بۆ ئەوەی کە لاجەکانی کە بخێنرێ و زاراوەکانی کە بخێنرێ و نەفەوتێ بەڵام لە ئێستادا ئێمە لەم مەرحەلەیە لەم مەرحەلە گوزارەیە گرنگ ئەوەیە ئێمە زمانێکی ستاندارد یەکگرتووی کوردیمان هەبێت ئێوە چی ئەڵێن من وا دەکەم ئەوە بڕۆ بخوێنەرەوە لە ڕۆژنامەکانی کۆنا ئەو شتان بە باسی ئێستا بیرم نییە چێ نووسی بووی بەڵامێکێک لەو نووسەرانی کە خۆی لەوێ ئامادە بوو ئەوەی وت لە ڕاستیە ئێمە ئەگەر لەگەڵ کەسایەتی نەمەر مستەفا بەرزانی قسە بکەین ئەتوانین قسە لەسەر مەدرسەیەکەکەین ئەو مەدرسەیەی کە هەتاوەکو ئێستا نەک تەنها لە بواری زمانە لە بوارەکە گرنگی بە هەموو بوارەکانی ترداوە و بۆتە شوێنێک بۆ پێگەیاندنی سەرکردەیە کە هەڵگری ناسنامەیەکی نەتەوەیی کولتوری کوردی بێت گرنگیدانی ئەگەر لە بواری زمان بڵێن گرنگیدانی بارزانی بە زمان دامەزراندنی کۆڕی زانیاری کورد وەرچەرخانێکی گەورە بوو و هەنگاوێکی گەورە بوو کە بەڕاستی بۆ لە پێناو پاراستن و هێشتنەوەی زمانی کوردی هەر لەو کاتە ئەومان بۆ دەرەخات کە دەرک و هەستەکانی ئەوەندە بەهێز بووە کە زمانی کوردی و نەمان ینی بە مەترسیەکی هەست دەرکی بە مەترسیە کردووە لە بەردەم ئەوەی کە زمانی کوردی کە بەشێکە لە ناسنامەی نەتەوەکە بەرەو کاڵبوونەوە بڕوات یان لە بەردەم مەترسیدا بێت بە تایبەتی لەو سەردەمانە کە
چۆن ئەڵێ زمانی کوردی لە قوتابخانەکانی سەردەمی ڕژێمەکانی داگیرکەرانی پارچەکانی کوردستانە زمانی کوردی لە قوتابخانەکانی شانەما بوو و ڕاگەیاندنیش نەبوو لەو کاتا بەو شێوازەی ئەمڕۆکە هەرچۆنێک بێت بەشێک لە ئەرکی پاراستنی زمان هەڵگرێت بۆیە بارزانی نەمر لەو کاتە ڕێگایەکی تر و ڕێچکایەکی تری گرتە بەر بۆ ئەوەی پارێزگاری لە زمان کا لە دامەزراندنی کۆڕی زانیاری کورد لە گرنگیدان بە ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی و دامەزراندنیان لە گرنگیدانی بە خەڵکانی خوێنەوار یعنی یەکێک لە سیفاتە بەرزەکانی کە تاوەکو ئێستش باس ئەکرێ و مێژوو نووسان ئەی نووسنەوە گرنگیەکی زۆر و ڕێزێکی زۆر و تەقدیرێکی زۆری بۆ خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی خوێنەوار و مەلا هەبووە تەنانەت ئەڵێن کە لە ناو گیرفانیاندا کتێبێکی دەفتەرێکی پێبووە لەگەڵ پێنووسێک کە چوەتە لای مەلاکان لە مزگەوتەکانە دانیشتووە و شتی لێوەرگرتوون و شتی ینی زانیاری لێوەرگرتوون و نووسیوێتیەوە ئەوەندە بایەخی بە خوێندن و بە خوێنەواری داوە کە زانیوێتی تە ئامرازی وە چەکی کاریگەری نەتەوەیەک خوێنەواریە بۆیە ئەو سەرباری ئەجگە لەوەش دامەزراندنی قوتابخانەیانی لە لادیەکانە لە شوێنەکانە بایەخێکی زۆری بەوەداوە کە قوتابخانە هەبێت و مزگەوت و قوتابخانە لە لای ئەو بایەخێکی گرنگیان هەبووە چونکە ئەو لەوێەوە ئەوێ بە شوێنێک وە بە سەرچاوەیەک بۆ پارێزگاریکردنەتەوەکەی لە زمان و لە ناسنامەی بینیوەتەوە. گەورەی بەرزانی لە دوو سێشتا خۆی بینێت و دایمە لە ناو خەڵکە بوو. بەرزانی تەنها سەرکردەیەکی سیاسی نەبوو و تەنها سەرکردەیەکی سەربازیش نەبوو. بەرزانی پێشمەرگە بوو لە سەنگەرە. کەس نەیبینیوە بڕنەوەکەی پێ نەبێ، خەنجەرەکەی پێ نەبێ، دەمانچەکەی پێ نەبێ و لە چەندین شەڕە هەژاری مکوریانی وەمانە جێڕێتەوە ئەوانەی کە لەو سەردەما لە سەرەتای شەڕەوە تا شۆڕشەکە زۆر بەربڕانەوە بوو زۆربەی شەڕەکان خۆی سەرکردایەتی یعنی ئەوە وەکو سەرکردەیەکی سەربازی تەمان لە ڕووی سیاسیشەوە بارزانی سەرکردەیەکی تۆ بێنەرە بیری خۆت تەمەنی 15 ساڵ بووە لەگەڵ 500 پێشمەرگە هاتووە بۆ لە بیستەکانە بووە چەنە بۆ یارمەتی شێخ مەحموود نزیک ئەبێتەوە و سێرەکەن شێخ مەحموود لە سلێمانی نەماوە دەوڵەتەکەی کۆتایی پێهاتوە ئەگەڕێتەوە. ئەوەی کە چوو بۆ لای قازی نەمر پێی وتی من سەربازم نەیگو من هاتووم بۆ لای تۆ سەرکردم لە وتی ئەی قازی ئەوە تۆ حکوومەتی کوردستانن ئێمەش هەدفمان ئەوەیە ئامانجمان ئەوەیە کە حکوومەتیکی کوردیمان هەبێ ئەوە من وەک سەربازیە بەخۆم و ئەوەندە کەسەوە 500 کە زیاتر بوون هاتوین بۆ خزمەتی تۆ ئامری و ئێمە مەئمور ئەمانە هەمووی ئەوە ئەگەیەنێ کە بەرزانی یعنی گەورەی بەرزانی لەوەدا بووە کە دەهاتە ناو خەڵک بەرزانی عادلیش بووە جاری وا بووە کەسێ ڕۆژوە شکاتی لە سەرکردەیە تۆڵی لێ سندۆتۆ پیاوێک باری پێ بووە نازام چی بووە سەرپەلێ یا سەرلقێک زلەیەکی لیاوە گەیشتوتە بەرزانی پێوتوە بەرزانی من فڵان ئەوەنگەت پارەی لە سندم و زلەیەکیشی لێام بەرزانی ئەڵێەوە پارەکەی دووقات بنەوە ملیشی لارەکات و ئەڵێ دەستلەکە لە من بەرەوە ئەمە ئەوە ئەگەیەنێ کە بەرزانی بۆ هەموو خەڵکی خانەقین لە خەڵکی بادینان و بەرزانیش بەرزانیان خۆشترەویست خەڵکی کفری و کەلار لە خەڵکی لای خۆیان بارزانیان خۆشترەویست خەڵکی ڕانی و قەڵازیە و سلێمانی لەم سلێمانیە لە ئێستا کە پێڵێن ئەوەی پارچی ئازادی ئەو کاتە پیانەوە حامیە لەم حامیەیە زیاد لە 400-500 کەس نازانم ژمارەکەم لە یاد نییە تۆزێ بۆ ژمارە خراپم خەڵکی ئەم شارە گیراوە زەلامی وا هەبووە بە زیندە بە چاڵیان کردەوە بە زیندوی چاڵیان بۆڵکەنەوە بەس یەک قسەی ناشرین بە بەرزانی بڵێ نەیوتوە ئەم کاریزمایی بەرزانی ئەم خۆشەویستیە لەوە هاتوو کە خۆی خەڵکی خۆشویستوە کە خۆی لە ناو خەڵکا بووە کە هەمیشە خۆی وازانیوە کە خزمەتکاری خەڵکە نەک قائیدی خەڵک نەک ئامری خەڵک خۆی هەر شۆڕشێک لە ناو ناخ و پێداویستی کۆمەلگەوە هەڵقوڵا کۆمەلگە هەموویە بێتە پشتیوانی ئەو شۆڕشەی کە بارزانی کردوێتی شۆڕشێک بووە لە ناخی کۆمەلگەوە و لە پێداویستی کۆمەلگەوە شۆڕشێک نەبووە لە دەرەوە بیهێنێت بۆ ئایدایەک بۆ بیرۆکەیە کە بیسەپێنێ بەسەر کۆمەلگاکە شۆڕشێکی پێداویستیەکی سیاسی کۆمەڵایەتی ئابووری ئەو کاتی کۆمەلگەکە بووە
بۆیە کۆمەڵگەکە هەمووی بۆتە پشتیوان، یعنی یەکێک لە هێزەکانی شۆڕشەکانی بە شۆڕشەکان کە بارزانی سەرپەرشتی کردووە پێ هەستاوە ئەوەی کە ئەمڕۆ کوردی گەیاندوێتەوە ئەوەیە کە ئەم شۆڕشە لە ناواخن و ناوچەقی کۆمەڵگەی کوردیا واقع و پێداویستیەکە خواستویەتی و ئەو هاتووە لەوێەوە کە کۆمەڵگەکە پێویستی بووە لە چ ڕەهەندێکەوە کۆمەڵگەکە پێویستی بووە ئەمەی شۆڕشی لەو ڕەهەندە کردووەوە ینی وجودی خۆی و ژیانی خۆی لەگەڵ کۆمەلگاکەوە تێکەڵاوی خۆی لەگەڵ خەڵکە نخبە و ڕۆشنبیر و ئەوانەی کە قادەی ڕابوون چکە کاتێک کە تۆ توانی و قادەی ڕای کۆمەلگەکە لەگەڵ تابوو هەموو کۆمەلگەکە ئەتوانێت لەگەڵ تابێ ئەو کاتە لەگەڵ نخبە لەگەڵ ڕۆشنبیر لەگەڵ مەلا لەگەڵ پیاوە خوێنەوەرەکان لەگەڵ ڕیز عەشرەتەکان لەگەڵ ئەو کەسانەی کە لەو کاتە خاوەنی بڕیار بوون ئەو توانی وێتی تەبایی هەماهەنگی دروستکە و عەقڵیەتێکی ئەندازیاری وای بووە کە تاکەکانی کۆمەلگەشی خستووەتە کردووە بە بەشێ لە شۆڕشەکەی شۆڕشێک بوون کە کۆمەلگە پشتیوانی لێ کردووە لەبەر ئەوەی یەکەم خۆی ئەندازیاری ئەو شۆڕشانە بووە ئەو شۆڕشەی بۆ پێداویستی کۆمەلگە واقعی کردووە بۆ خۆی نەکردووە پێداویستی واقعی کۆمەلگەی کوردی کردووە و توانیویشێتی پشتیوانی ئەو کەسانەی کە خاوەنی ڕاوبڕیارن لە ناو کۆمەلگەی کوردیا پەیدا کات بەوەی کە ئەوانیشی بەشدار پێ کردووە شۆڕشەکەی کردوتە شۆڕشی ئەوانیش بە تەنها وەک شۆڕشێکی خۆی نەبووە و بۆ ئامانج و مەبەستێکی خۆی نەبووە. هێز و کەسایەتی خۆی کاریگەری کەسایەتی خۆی کە توانی وێتی لە پارچەکانی تری کوردستانیشا پشتیوانی بۆ شۆڕشەکانی خۆی بێنێ و توانی وێتی ئەو شۆڕشە چونکە شۆڕشێکی نەتەوەیی وەکوتم شۆڕشێکی پێداویستی خواستە کۆمەڵایەتی و سیاسیەکەی ئەو کاتێک کۆمەڵگەی کوردی بووە و ئەو شۆڕشە تەنها پێداویستی باشووری کوردستان نەبووە بەڵکوهی پارچەکانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستانیش بووە لەبەر ئەوە ئەو کاتێکە شۆڕشێک هەڵقوڵاوی خواست و پێداویستی ئەوان بێ و ئەو شۆڕشە بە شێوازێک بووە کە وەڵامدانەوەی و ڕنگدانەوە و وەڵامدانەوەی خواست و پێداویستی پارچەکانی تریش بووە و وەک ئەڵێم هێز و کەسایەتی و ئەو عەلاقات و دیبلۆماسیەتەی خۆی کە هەی بووە و پەیوەندی خۆی لەگەڵ سەرۆکۆز و عەشیرەت و ئینەکان لە ناوچەکان و پارچەکانی تری کوردستان و ڕۆشنبیر و مەلا و خوێنەوار و نووسەرەکانی ئەوێ وای کردووە کە پشتیوانی لە پارچەکانی ترەوە بۆ خۆی پەیداکەوە پارچەکانی تریش شۆڕشەکەی بارزانی بە شۆڕشی خۆیان ببینن کاتێ هەر کاتێ تۆ ئەگەر شتێکت کرد توانیت ئەو شۆڕشە ئەو کارە بەشکەی لەگەڵ خەڵکی ترا و بیکەیتە خواست و پێداویستی وەڵام دەرەوەی ئەوانیش بێ و ئەوانیش بکەی بە بەشێک لەوە بە شۆڕشەکە تەنها شۆڕشێک نەبێ بۆ ئامانجێکی خۆت بێ یا بۆ ڕەتفعلێک دروست بوو بیت چکە شۆڕشێک کە هێڵ خواست و پێداویستی و هەڵقوڵاو و کۆمەڵگە بێ جیاوازە لەو شۆڕشەی بۆ پەرچەکردار و ڕەتفعل دروست بووە شۆڕشەکانی بەرزانی پەرچەکردار و ڕەتفعل نەبوون بەڵکو شۆڕشێکی واقعی خواستی پێداویستی کۆمەڵگەی کوردی بۆ لە هەر پارچەیەکی کوردستانە کە خواستی ئەوەش بە توانیوێتی پشتیوانانی بۆ پەیداکات و ئەو لینک و عەلاقاتە دیبلۆماسی بەهێزی خۆی شۆڕشی بەرزانی هاوڵاتیەکی زاخۆ و خانەقینی وەکو یەکسەر کردووە بۆ یەکەم جار بارزانی لە شۆڕشی ئەیلوولە ئەوەی کرد کە لۆکاڵیەت نهێڵێ ئەو شۆڕشە وەکو ئەڵێم لە زاخۆوە تا خانەقین گرتەوانێ و یعنی خەڵکە دوورەکە زیاتر بارزانی خۆشویستووە تا خەڵکە نزیکە ئەمە زۆر گرنگە شتێکت بۆ بژێڕمەوە مەکتەبی سیاسی ئەو کاتە جیابەوە لە بارزانی وەخشتی خراپیشان زۆر کرد من ناڵم مێژوواڵێ تەنانەت لەم سلێمانیە قائیدی زۆر گەورە سواری دەبابە بوو بەرەو قەیوان بۆ لێدانی پێشمەرگە ئەو بوو بە پێشمەرگە گورزی خۆیان وەشان دوایی لە بەیانی یانگزەی ئازارە بەیانی یانگزەی ئازار یەکێک لەوانەیە حیزبی بەعس ئەویست ئەم دوو باڵە جارێک کە بابەیەکا و شەڕەکە کوردەکان لێک بن و ئیتر هینەکەش حکمی زاتیەکەش سەر نەگرێ بەڵام یەکەم پشتی بارزانی ئەوە بوو وتی ئەوانە برای ئێمن با بێنەوە ناو ڕێخستنەکان و ناو پێشمەرگە وەکو هێزی پێشمەرگە ئێمە ڕێزیان نەگرین خۆشبەختانە ئەو کاتە مامجەلال کە پیاوی یەکەم بوو لەو باڵەیە ئەویش بە هەمان شێوە ئەوەی قبوڵ کرد و ڕۆشتەوە لە لای بەرزانی ئەمە گەورەی بەرزانی ئەگرێ کە توانی شۆڕش لە لۆکاڵیەت لە ناوچەگەری دوورکە من پێت بڵم ئەگەر شۆڕشی ئەیلول شۆڕشێکی مەزن نەبووە
ولا لوتکە نەبوایە لە جەزائیر عێراق و ئێران و حتا ئەمریکا و ئەوانەی کە نیانویست و تا ئێستاش من پێم وایە نایانەوە کورد بێ بەشت ئەو مؤامرە گەورەیان لە کورد ناکرد کە ئیتر دەستیان نایە بینەقاقی شۆڕشی ئەیلول بۆ ئەوەی کورد نەبێ بەشت کورد بوو بەشت و ئێستش کورد ئەتوانێ ببێ بەشت ئەگەر ئەم ململانیەت بەرتەسکەی حیزبی لە نێوان حیزبەکانە نەبێ. بیرکردنەوەی بەرزانی بیرکردنەوەیەکی زۆر فراوان و گەورەتر بووە تەنانەت ینی ئەو بە شێوازێک مرۆڤایەتیانە بیری لە شۆڕش کردوێتەوە تەنها لە چوارچەوەی کوردانە بووە ڕاستە شۆڕشەکانی ئەو بۆ ئازادی کورد و کوردستان بووە بۆ نەتەوەیی کورد بووە بەڵام ئەو کاتێ لە هەر شوێنێکا ژێردەستەی و چەسانەوەی بینی بێت بیرکردنەوەی مرۆڤایەتی و مرۆڤبوونی لە ڕەفتاری بەرزانیا لە بیرکردنەوەی بەرزانیا ئەوەی لێ خوێنراوەتەوە کە بەڵێ ئەوەش هەبووە تەنانەت ئەو پەیامەکانی زۆرجار بۆ ئەو گەلانەی چەوسێنراوەکانی تری بە تایبەتی لە عێراقا کە لە بارچەکانی تری کوردستانە کە چەساوی دەستی ڕژێمەکان بوون شۆڕشی ئەو بیرکردنەوەی ئەو تموحاتی ئەو خواستی ئەو و هەوڵەکانی ئەو بۆ بۆی ئەو نەتەوانش لەجێر نەکانەکواتە ئەو بیرکردنەوەکانی بۆ مرۆڤبوون بۆ مرۆڤایەتی بۆ پشتیوانی گەلانی چەساوە تەجاوزی سنوورە نەتەوایەتیەکەشی کردووە تەنها لە کووردا قەتیز نەماوە بەڵکو بۆ هەر شوێنێکە چەسانەوەی بینی بێ ئەو پەیامی هەبووەوە هەوڵی داوە کە بتوانێت هاوکار بێت بۆ ئەوەی کە ئەو گەلە چەساوەیە لە ژێردەستی ڕژێمەکانە ڕزگارکەن. ئەزەن چیە بەرزانی کەسێکی ئازادی خواست بووە ئینسانی ئازادی خواست بە چاوێکی گەورەتر سەیری مرۆڤی دەوروبەر من چەند ڤیددیۆیەکی بارزانی گوێ لێگرتووە فەرمێ ئێمە دژی ستەم هەستاوین ئیتر ستەم لە کێ دەکرێ لە مرۆڤ دەکرێ ئەو مرۆڤە کورد بێ عەرەب بێ تورک بێ یعنی تۆ کە ئازادی خوازی حەزەکەی لە عینی ئیسلامە فەرمودەیەکی پێغەمبەر هەیە دەفەرمێ چیت بۆ خۆت پێخۆشە بۆ خەڵکیشت پێخۆش بێ بارزانی پەروەردەیەکی ئاینی گەورەی هەبووە بە ئەوە بزانین لە بنەماڵەی شێخ عەبدولسەلامی بەرزانی کە هەمویان نەقشبەندین ڕێبازێکی سۆفیگەریە سۆفیگەری بۆ خۆی کاچیدە ناوەڕۆکی سۆفیگەریەوە خۆشەویستی مرۆڤە تەنانەت فەرقی ئاینێک و ئاینێکی کەش ناکە ئەوەت لە یاد بێ دایمە بارزانی لە مەدرسەیەکی گەورە بووە لەبەرەوە ئەبینین من لە شۆڕشی ئەیلوولە تورکمانیشی تیا بوو ئەچەنگە من ئەو کاتە گەنج بووم بەڵام ساڵی 1975 تەلەبەی چواری عەدادی بووم کە چوینەتە دەرەوە ئەو ساڵە لە دەرەوە بووین پێشمەرگەی ئەوە مەسیحیەکانی سلێمانی من ئەو ناوەی لەبیرم بێ ڕۆبیتەن هەبوو لەگەڵ کاک فەتاحاغا بوو سایقی کاک فەتاحاغا بوو ڕۆبیتەن چەندین کەسی کە من ێستا ناوەکانم لەبیر نییە ئەو مارگرێت ئەو ئافرەتە مەسیحیە پێشمەرگە بوو کە یەکەم ئافرەتی وەکو پێشمەرگە و لە ڕناو ڕیزەکانی پێشمەرگا بێ ئەو بوو ئەیتر تورکمان هەبووە مەسیحی وەکو فرانسوا حەریری کە دوای گەیشتە ئەندامی مەکتەبی سەرکردایەتی و سیاسی ئەمە لە چیەوە سەرچاوی کردووە لەبەرەوانە هەستیان کردووە ئەو نەتەوە و هینە ئاینزانی کە لە کوردستانیان هەستیان بەوە کردووە کە بارزانی لە پێناوی ئەوانی شار هەستیان بە دڵنیایی کردووە کە ئەو بەرگری لە مافەکانی خۆیان نەکات خۆی فعلەن ئێمە ئەڵێن ئێمە لە ڕاپەڕینمان لە 92 کردووە بەڵام بەشێکی زۆری ئەوەی کە ئەمڕۆ کورد پێیگەیشتووە نەک لە دەستکەوتەکانە لە پەیوەندی دیبلۆماسیەتەکانیشە لە سەردەمی بەرزانیەوە ئەتوانم بڵێم لە مێژووی کۆنەوە لەو شۆڕشانی کە بەرزانی کردوێتی لەو علاقاتە دیبلۆماسیەتانی بۆ نمونە ئەو علاقاتە دیبلۆماسیەتی کە ئێستا لەگەڵ بەشێک لە وڵاتانی فەڕەنسا وڵاتانی تریشا هەیە لەوێوە دەستی پێکردو یعنی ئەوەی کە ئێستا وڵاتانی تر کورد ئەناسێ و علاقاتێکی زۆر بەیان مێژویان هەیە لەگەڵ تۆ علاقاتێکی دیبلۆماسی لەوە ناچێهی ئەم 30 ساڵە بێ ڕاستە ئێستا ئەم 30 ساڵش تەقوی کراوە بەڵام بناغەی ئەوەی کە ئەمڕۆ هەیە بەشێکی زۆری بەڵێ لەو سەردەماتوانم بڵێم خەریت ئەندازیارێکی وا سەرکەوتوو بۆ هەنگاوی بۆ ناوە نەخشەی بۆ کێشاوە پلانی بۆ داناوە و بووەتە وەکو چۆنەڵێ بناغەیەک بۆ ئەوانەی کە ئەمڕۆ هەیە. بارزانی گەورە دەرچووی مەدرسەیەکە مەدرسەیەکی پڕ کوردایەتی مەدرسەی شێخ مەولانا خالیدی نەقشبەندی شێخ مەولانا خالیدی نەقشبەندی
خۆی ڕاستە مەسەلەن تەریقەی نەقشبەندی لە هیندەوە هێناوە بەڵام لەناوە نەک بە مباشر بە غیر مباشر مەولانە خالید حەزی کردووە کورد هەمووی مسلمانە بەڵام ڕێبهینێکی تایبەت بە خۆیان مۆرکێکی تایبەتیان بە خۆیان هەبێت لە مسلمانەتیە بۆیە مەدرسەی نەقشبەندی یا قوتابخانەی نەقشبەندی ڕێبازی نەقشبەندی هێناوەتە ئێرەوە هەستی کردووە تەنانەت با پێ بڵم حەوت خەلیفەی هەبووە کەیکیان شیع عوبەیدیلای نەهری بووە هەمویان کوردن نە مەولانە چۆتە ئەستەمبوڵ لە ئەستەمبوڵ دەوڵەتی عوسمانی دایان مراقیب و چاودێریان بەسەرەوە داناوە ترساون کە دەوڵەتێک دروستکە مەولانە ئەوە بکە طبعاً بارزانەکان شیخ عەبدولسەلامی گەورە و ئەمانە ئەوانش هەر لە قوتابیەکان یا خەلیفەکانی شێخی مەولانای خالیدی نەقشبەندی بووە ئەمە وای کردووە کە بەرزانی ئەمە بینینە بیسین لە بارزانە لە سەردەمی شیخ عەبدولسەلامەوانەیە خەڵکی هەموو لە دەوری شیخ عەبدولسەلامی گەورە کۆبوونەوە لەبەرەوەی لەگەڵ دەرەبەگەکانان نەبووە دائیمەن لەگەڵ فەقیر و هەژارە بووە یارمەتی یاون نەیهێشتووە زۆڵمیان لێ بکرێت بارزانی لەو مەدرسەیە پەروەردە بوو بۆیە کە هەمیشە لەگەڵ هەژارەکان نابووە شتێکی کەت بۆ بژێڕمەوە ئێمە خزمێکمان هەبوو وەفاتی کردو 3 ساڵە وتی ئێمە لەگەڵ مەجموعەیە ئاغا و دەرەبەجی شێخ و هینی مەنتیقەی سرۆچک و ئەمانە ڕۆشتین بۆ لای بەرزانی بۆ مەنتیقەی وەبزانام ئەو کاتە لە هینەبێ لە ڕانیابێ زیاتر لە سەنگەسەر دانیژ بەرزانی وتی کە چوین ئەم ئاغا و ئەمانە خۆ تەزانی ئاغا یعنی ئەوەی کە دیشی دە مەڵکی هەبووە و مسکێنی هەبووە جۆرێک لە جۆرەکان هەیەنە زۆر باش بوو بەگشتی ناتوانانی بڵێ خراپ بوون بەڵام باش و خراپیان هەبوو زۆر جاریش چەسانەوە هەبووە عەرزیان کرد قوربان سیلاح پارە چی ئەفەرمووی ئێمە بۆ هاتوین یارمەتی شۆڕژ بین و ئەوە بکەین ئەڵێ بارزانی تا ڕاوەسا و وتی کوڕی نایخوا بەخێربێنێن جارێکە لێەوە ئێوە تەمان ئەو کاتێ سیارە زۆر کەم بووە ممکنە بە لە لای ڕێگەوبانە ڕئیسیەکان کە حکوومەتە نانتوانی بێ وا بڕۆن بە شێوازێک چوون بە سواری ئەسپ و ئەمانە وتی من جارە زۆرم پێ ناخۆشیەوە لەوێ زەحمەتان کێشاوە بە خێربێن یاخوا تازە هاتوون و بەڵام من هیچ تەکلیفێکم نییە لێەوە یەک تەکلیفمی ئێوە بەشێکتان مەڵکتان هەیە طبعاً مەلایشان لەگەڵ بەشێکتان مەڵکتان هەیە یعنی جوتیار لە مەڵکی ئێوە ئیشەکە کارەکات من ئەو تەکلیفەی من ئەوەیە زەخت مەخەنە سەرەوە جوتیارانە وەکو پێویست مامەلایەن کەن ئەوەی بەڵام وا کارێک مەکەن جوتیارەکان بێزارکەن سەرانەی زۆر مەخەنە سەریان چونکە شۆڕشەکەی ئێمە شۆڕشی ئەوانە و ئێمە لەسەر پشتی ئەوان ئەم شۆڕشاکەین ئەگەر ئێوەش زەختیان لێ بکەن ئەوە کەواتە هیچمان بە هیچ نەکرد و شۆڕشەکەمان فەشە لێهێنێ ڕجاتان لێکم ئێوە هاتوون من هیچ شتێکم ناوێت لێەوە بەس ئەوە من دەوم ئەوێ ئاگاتان لە جوتیار و ڕەشە خەڵکەکە بێ خۆی یەکێک لە سیفاتە بەرزەکانی بارزانی ئەوە بوو لە ناو خەڵکا بووە و خۆی جیانە کردوێتەوە و لە ناو هەژارانە ژیاوە چونکە ئەوە قووەی هێزی سەرکردەیە کاتێک کە سەرکردە خاکی بوو لە ناو جەماوەڕەکە و لە ناو خەڵکەکە بوو جگەل لەوەی کاریگەریەکی کاریزمایی ئەکاتە سەر خەڵکەکەەوە ئەو خەڵکە هەستەکە ئەویش بەشێکە لە خۆیان خۆی جیانە کردوێتەوە ئەوە هۆکارێکی سەرکەوتنی شۆڕشەکانیشی بووە ئەو خاکی بوون و ئەو تێکەڵاوی بوونە و کاتێک نەک تەنها بۆ چۆن ئەبێتە هۆکاری سەرکەوتنی شۆڕشەکان چکە کاتێک کە تۆ لە ناو خەڵکایی جگە لەوەی خۆت جیاناکەیتەوە ئەمە کاریزماییەک بە تۆ ئەدا لە بەرامبەر خەڵکە و خۆشەویستیەک دروستەکە تۆ شارەزایت بۆ ئەو کاتێک کە شۆڕشێکی داڕشت و پلانی شۆڕشێکی داناوە شۆڕشێکی ئەکرد و هەر بەرنامەیەکی ئەکرد خێرا پشتیوانی بۆ درو کەس دژینە بوو ئەوەندەی پشتیوانی هەبوو لەبەر ئەوەی لە ناو خەڵکا تێ ئەگەشت کاتێک کە تۆ خاکی تێگەی لە واقعی خەڵک لە ژیانی خەڵک لە بیرکردنەوەی خەڵک بەشێکی لە واقعی خەڵکەکە بۆیە هەر شۆڕش و هەنگا و پلانێک دەبێ کە ڕنگدانەوەی ئەوە بێ کە تۆ لە ناو کۆمەلگەکەی بۆیە کۆمەلگەکە بێتە پشتیوانە و ئەو خاکی بوونەژە تاوەکو ئێستش لە ناو سەرچاوەکانەوە ئەتوانم بڵێم ئەوەی جێگای خۆشیەوە دەستخۆشیەوە جێگای دڵخۆشی ئەتوانم بڵێم کە سیفاتەکانی بەرزانی بۆتە مەدرسەیەک ئەمڕۆ و ئەوەی کە تاوەکو ئێستش کورد سەرکردەی لەسەر هەمان سەرکردەی بەهێزی تیا پەروەردە ئەبێت یان پرسی نەتەوەی بەرەو پێشەوە ئەڕوات بەشێک لەوان بەشێکی زۆری لەو سیفاتانەی تەوزیفی کردوون
واتە ئەوە نییە کە تەنها لە کەسایەتی خۆیان و بە نەمانی خۆی کۆتایی بە شتەکان بێتوانم بڵم تەوزیفی کردووە لە منهەجەکەیە لە نەوەکانیا لە شۆڕشەکەیە و لە ڕێچکەکەیە. من لە کۆڕی مەلاو خۆم کوڕە مەلام و لەو کۆڕانەیە گەورە بوو بڕاتان هەبێ بارزانی نەمر زۆر خوێندەوار بووە. من نمونەیەکتان بۆ ئەجێڕمەوە پێشتریش ڕم بێ هەرجێڕا بێتمەوە. جارێک لە جاران لە 1970 لەو سەردەمەیە زاناکانی سلێمانی جا گرنگترین شت لای بارزانی ناوچەگەری نەبووە کورد بەلایەوە کورد بووە ئەوەندەی گرنگی بە مەلاکانی سلێمانی ئەدا ڕێگە بۆ ناوچەکەی خۆی وانە بووێ. مەلاکانی سلێمانی مامۆستا مەلا ڕەحیمی مامۆستا مەلا عوسمانی هەڵەبجە مەلا محەممەی چرچەقەڵا کۆمەڵی لە خەتیبی ئەو کاتە شێم محەممەی قەرەیاخی مامۆستا مەلا عەبدوڵای چروسانی کە دەرسی پێوتووە لە سلێمانی ئەمانە ئەڕۆنە خزمەتی ئێوارە بەیەکەوە نانەخۆن. ئەوەندە ئاڵوگۆڕی بواری کۆمەڵایەتی و ئاینی و سیاسی و سەقافی و ڕۆشنبیری دەکەن لەگەڵیا. ئێستا مامۆستا جەلال کوڕی مامۆستا مەلا محەممەی چرچەقەڵا ماوە و دکتۆر عەبدولوهاب چروستانیش کوڕی مامۆستاهی مەلا عەبدوڵای چروسانی ماوە ئەڵێ جا ئەوە کە مامۆستا جەلال شخصی بۆ منی جێڕا ئەڵێ باوکم ئەیود ئەوەی تەعەجوبم کرد لە خلالی ئەو دوانیشتە چوار مشقی کە پیاو ماقۆڵانی کورد جاران دائانیشتن ئەڵێ هەستمان نەکرد شێوازی دانیشتەکەی بگۆڕێت. ئەخر ئینسان کە زۆر دانیش ئەم حرەکانی هەیە ئێمەمانان ناتوانین. ئەڵێ هەتا بەیانی ئێمە قسە ئاڵوگۆڕ کرا لەو وارانەدا ئەڵێ بانگی بەیانی بوتی مەلایەکان ئەوە بانگە باسی نوێژەکەمان کەین وا بزانم مامۆستا هینی مەلا عوسمان پێش نوێژەکەی بۆ کردبوون. ئەوە گرنگی تەبعان یەکێک لە هەنگاوە هەرە گرنگەکانی ئەو کاتە بارزانی لە ساڵی 1970 یەکێتی زانایانی ئیسلامی دامەزران. یەکێتی زانایان ڕۆڵی با من ئەوش بۆ باسکەم یەکێتی زانایان ئەوەندە بارزانی گرنگی پێ هەر قەرارێکیان دەربکردا یا هەر شتێ بیویستایە ببێ بە بڕیار لەگەڵ ئەوانە ڕاوێژێ کرد. نمونونەکە چی بوو؟ جاران من لەم سلێمانیا ئەو کاتە تەنەبەی ناوەندی بووم ئەچوویتە تەعزیە چا ئەجێڕاهێن چانە قاوا ئەجێڕا بجگەرەی ڕۆسمەنی ئەو کاتە ئەجێڕا بە مەلاکان یا بارزانی و تێمە شتێکی جوان نییە. فەرمووی ئێوە پێم بڵێن چی بکەن ئەوان بڕیاریان نا کە تەعزیە بێ بە 2 ڕۆژ و تەنها ئاو بژێڕێ ئەوە تا ئێستش بەردەوام ماوە. ئەمە یعنی ئەو ئامێتە بوونی بارزانی نەمرخوایە لێ خۆش بێت لەگەڵ دەستە نخبەکانی کۆمەڵ کە مەلایە کە ڕۆشنبیرانە کە ئەوە بەردەوام بوو. شتیش کرد پێ بڵم ئەڵێ جارێکیان قانیع ئەچێ بۆ لای مامۆستا هەژارە جێڕێتەوە لە سەنگەسەر ئەڵێ قانیع هاوتی وەڵا حەزەکەم بارزانی ببینم. مامۆستا قانیع ئەڵێ وەڵا منیش حەزەکەم بهێنە. ئەڵێ چۆ خزمەتی بارزانی 200 دیناریایە هەر بە دانیشتنەکەی و دوو بڕێ قسەی خۆش و شعر و ئاڵوگۆڕ و دوای دانیشەکە نەک ئاوا خۆی بێتە بارزانی قەت ئەوەی ناکرد بۆەوەی کەسەکە نشکێ بە هەژارەڵێ وابزانم یا بە ئەوانی کە لەلا ئەڵێ پیان بە چرپە پیانەڵێ ئەڵێ کە قانیع ڕۆژ 200 دیناری بەنێ 200 دیاری ئەو کاتە زۆر زۆر بوو. ئەڵێ قانیع هاتووە دەرەوەی کە هەژار ئەمە چی لیکەم قەت لە حیاتی پارەی وان بەخۆ نبینیوە. یعنی ئەمە گرنگجیدانە بە شیعر. ئەڵێ هەژار وتی هەژار وەڵڵا هین مامۆستا قانیع وتی وەڵڵای هەژار من لە حیاتم پارەی وان بۆ نازانم چی لیکەم بارزانی ئەمە و پارەی بۆ یاومەتێ بەبێ ئەوی داوای کە بەبێ ئەوی بۆ ئەوە چوو بێ قانیع زۆر خۆی قانیع بوو بەڕاستی. بیرکردنەوەکانی بەرزانی بیرکردنەوەیەکی زۆر باڵا و ئەتوانم بڵێم مۆدێرن بووە لەوەی کە لە هەر کارێکی کردووە لە چەند ڕەهەندێکەوە بیری لێ کردوێتەوە کە خزمەت بە نەتەوەی کورد و بە کۆمەڵگەی کوردی بکات. چاکسازی لە بواری کوشت و کاڵا تەنها بریتی نەبووە لەوەی کە ئەم خەڵک ئەم ناوچەیە خاوەنی داهاتی خۆی بێت بەرهەمهێنان بێت. ئەو ئیشی لەسەرەوە کردووە کە کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی بەرهەمهێن بێت وە کوشت و کاڵ کە یەکێکە لە سەرمایەکانی کۆمەڵگەی کوردی نەمرێت لەو کاتە ئەوەی بەسەرچاوەیەکی گرنگ بۆ داهاتی جوتیاران و داهاتی کۆمەڵگەی کوردی بینیوە لە هەمان کاتیشە بۆ ئەوەی ئەو ینی یەکێک لەوانەی لەو کردارە گرنگانەی کە ئەو هەیە بووە گرنگیدان و بایەخی بە هەژاران و بە جوتیاران بووە بۆی خاوەن سەرمایە خۆیان بن نەچەوسێنرێنەوە خاوەن دەستکەوتی خۆیان و خاوەن کاری خۆیان بن نەچەوسێنرێنەوە جیاوازیەکی چینایەتی و تەبەقەتی دروست نەبێت کە لەوەی
کە زەیوزار دەست بەسەرا بگیرێت و جوتیارەکان وەکو چەوسا و ژێردەستە بەکاربێنن. یعنی لە ڕەهەندە کۆمەڵایەتیەوە کاتێک کە ئەو چاکسازی لە بواری کشت و کاڵیا کردووە دیدگایەکی هێندە قوڵ و بیرکردنەوەیکی هێندە قوڵی هەبووە کە لە هەمان کاتیشا چاکسازی کۆمەڵایەتیەکەشی کردووە. لە چاکسازی کشت و کاڵی و لە چاکسازی ئەو کەرتە ئیش و پیشەیەکانە چاکسازی کۆمەڵایەتی ئامانجی تری بوو. ئەنی لە یەک بیرکردنەوە چەند چاکسازێکیان گاونەوە کاتێک کە چاکسازی و کاتێکە هەنگاوی بوو دامەزراندنی مەسەڵەن نمونەیەکی وەکو کۆڕی زانیاری کورد ئەکا یا قوتابخانە یا گرنگی بە مزگەوت و خوێنەواری ئەدا لە کاتێکا کە ئامانجی پاراستنی زمانی کوردی و خوێندن و خوێندەواری بووە ئامانجی پەروەردەیی و پێگەیاندن و ڕۆشنبیرکردنی تاکەکانی کۆمەڵگە بووە. کاتێک کە کۆمەڵگەیەک ڕۆشنبیر بێت حتمما ژێردەستە نابێ و کۆمەڵگەیەکی وریا ئەبێت و ئەم کۆمەڵگەی ڕۆژێک لە ڕۆژان ئەتوانێت شۆڕش بکا بەسەر داگیرکەرەکانە. واتە لە هەر هەنگاوێک کە ناوێتی چەندین بوعد و بیرکردنەوە و ڕوئیای کۆمەڵایەتی ڕۆشنبیری معریفی و تەنانەت سەرمایەداری و خاوەن ئابووری. یعنی لەو کاتا کە ئەو زەویەکدا بەشەکە بەسەر جوتیارێکە ئەمە بەرهەم دێت ئەم کۆمەڵگەی خاوەنی بەرهەمی خۆی ئەبێت و لە هەمان کاتە جوتیارەکە کەسێکی چەوسا و ژێردەستە نابێ و ناهێڵێت جیاوازی چینایەت و تەبەقایەتی دروست بێ و لە هەمان کاتیشە خاوەن ئابوورێکی سربەخۆ بێ. هەم ئابووری سربەخۆ بۆ جوتیارەکە و هەم ئابوورێکی سربەخۆ بۆ ئەو هەرێمە و ئەو ناوچەی کە ئەو کاتە ئەو سەرپەرشتی کردووە کاتی خاوەنی دەزمای و ئابووریەکی خۆی بێ حتمما کەمتر یعنی ژێردەستە و چەساوی ئەبیانی ئەگەر تێگڕای سەیری کارەکانی بکەیت پاراستنی ئەم کۆمەڵگەیە بووە لە ڕووی فەرهەنگی و کولتوریەوە لە هەمان کاتیشە کارکردن بووە بۆی ئەم کۆمەڵگەیەک بەرهەم بێت کە دوجار چەساوی و ژێردەستەی قبول نەکات لە هەر ڕەهەندێکەوە بۆی ڕۆیشت بێت. ئێمە ملەتێکی مەزڵوم ئێمە لەگەڵ هەموو عالەمی شتێکی عەداییمان نییە لەگەڵ هەموو کەس دۆست. ئەو بەندانەی کە لە بەیانی یانزەی ئازارە ئێستا نازام چەند بوو هاتووە ئەو بەندانە ئەوەندە گرنگ بوون ئێستش کە ئەوە ئێمەوە لە 2023 تا ئێستا هەرڵین فیدرالی بەغا جاروبارێک بۆ تامی دەم هەڵین فیدرالی چیناوان هەر لەسەر هەمان بیری جاران بەڵام بە شێوازێکیکە بە شێوازێکی ئێستا ئەو کاتە دینی نەبوو ئەمان بدینەکەشیان خستوەتە پاڵ. یەکەم جارێ گەر ئەو بەیانە نەبووایە هەرگیز سەرانی عێراق بە سوننە و بە شیعەوە چونکە هەمووی پەروەردەی یەک دوو مەدرسەن ئەوانەی بەغا ئەو دوو مەدرسەیشە دایمەن لەسەرەوە سەیری دەوروبەری خۆیانەکەن ئێستا وازان خلافەتی عەباسی ماوە و خلافەتی ئەمەوی ماوە ئەمان سەردەستن و میلەتەکانی کە بندەستن لەبەرەوە گەر بەیانی یانزەی ئازار نەبوایە ئەوەندانیان بە فدرالیانانە طبعاً لەگەڵ هێزی هاوپەیمانان و لەگەڵ بارودۆخەکە هەڵسەنگاندنی باریدوانیان بەوەیان ناوە بەڵام بەداخەوە وردە ئەوان هەمان شێوازی حەز تەڕاجوعەکەن وردە بەرودواوە ئەڕۆن بەیانەکە شتەکانی زۆر گرنگ بوو لە ڕووی تەوانەوە لە ڕووی زمانەوە باسمان کرد لە ڕووی ئەوەی کە ئەو کاتێک پیانەوت مەجلیسی یاسادانان ئەنجومەنی یاسادانان و ئەنجومەنی تەنفیزی هەبوو هاوبەشی کورد و عەرەب تەنها کەسێک کە ئاعترافی بە وجودی کورد کردبێ وەکو ئاعترافێکی سەریح عەبدولکەریم قاسم بوو
ئیتر دوای ئەوە ئەو اعترافە نەما، ئیتر دوای عەبدولسەلام هەر زۆر خراپ بوو. عەبدوڕەحمان تۆزێ ئاهوان بوو، بەڵام بەعسا ئەوە بوو کە ئەمە هەمومان بینیومانە. ئەو بەندانەی بەیانی ئەنگزای ئازار لە ڕووی خوێندن، هەتەنا لە ڕووی خۆ بەڕێوە بردن، لە ڕووی ئەوەی کە کاربەدەستان ئەبێ کورد بن، لە ڕووی ئەوەی کە ئەبێ هینێک دروست بکرێ حرەسی حدود پێشمەرگە بڕۆنە بەشێکی زۆری بڕاتە منزومەی حرەسی حدود و چەکی پێبێ و پارێزگاری لە کوردستان بکە. بەندەکان زۆرن. ئەو بەندانەی کە لە بەیانی یانگزێ ئازارە هاتوون هەر هەمویان زۆر گرنگن و تەنانەت با پێت بڵێم ڕاستە فیدرالی هەنگاوێکی بەرەو پێشترە، بەڵام من خۆم لە بەغا خوێندکار بووم لە جامیعەی بەغا. زۆر لە تەڵەبەکان ئێمە لە مەکتەبی ثانەویەکان کوردی ئەوتراوە، تەنانەت بە منیشیان وت، بەڵام من حەزم ناکرد کە کاتمان ڕۆیشت ئەچوون لەوێ لە مەکتەبی ثانەوی دەرسی کوردیانەوتەوانێ، یعنی کوردی زمانێک هاوتای زمانی عەرەبی لە هەموو عێراقا دەبوو. بە جۆری ئەو بەیانە دەبوو لە هەموو عێراقا لە هەموو قوتابخانەیەکە کوردی بخوێنێ شان بەشانی زمانی عەرەبی. تاوەکو ئێستاش خۆشەویستی بەرزانی لەناو خەڵکە هەیە و ئەمە شتێکە لە مێژووە بۆی ماوەتەوە و چۆن ئەڵێ بووە بە بەشێک لە عەتفی، لە ئیحساسی، لە هەستی و ئەمە ئەتوانین بڵێن بەشێکی ئێستاش ئەو خۆشەویستی کە بۆ بارزانی هەیە گەلی کوردوە ناینەکان ئەیدەن بە نەوەکانیان. ئەمە تەوزیفکردنی خۆشەویستیەکە بەشێکی شێگەڕێتەوە. بەڕاستی ئێمە ئەبێ یەک شتیش بکەین، ئەبێ لە میدیای کوردیشاوە بە تایبەتی لە میدیاشاوە کار بکرێت ئەو کە خۆشەویستی سەرکردە بەشێکە لەوەی مقاوماتی نەتەوەیەکە. کاتێکە نەتەوەیەک سەرکردەکەی خۆشەوێکەوەتە توانێت لەگەڵ یابێ، کە سەرکردەکەی خۆش نەویزە توانێت لەگەڵیان نەبێ. ئەوەی کە بارزانی لە مێژووی ژیانیان لە خاکی بوونی، لە هاوکاری بۆ هەژارانی، لە دیدگای بۆ پشتیوانانی چەساوەکان، لە تێکەڵبوونی لەگەڵ خەڵکان، لە بایەغدانی بە کەسایەتی و ڕۆشنبیر و نخبەکان ناتوانم بڵێم و ئەوەی کە ئەو مێژووی ئەو بنیاتی ناوە هۆکارێک بۆی ئەو خۆشەویستی کە ئێستا هەیە. بارزانی یعنی ئەوەیش ساڵی 75 ئیتیفاقی جەزائیر و نیسکۆی ئەو شۆڕشەی نەبینی بێ نازانێت چەند قرس بوو لەسەر خەڵک. من خۆم لە دەرەوە بووم، یعنی چوین بۆ پێنجوێن، لە پێنجوێن پێشمەرگەی وا بووە ویزی ئاربجی بەخۆیەوە ببین، هەمووین بینی وەکو فلیمێک ئێستا دێتە بەرچاوم. خەڵک بارزانی خۆشەویست، چونکە بارزانی ناوچەگەری ناکرد و حیزبایەتیشی ناکرد. حەزەکەم بزانی بارزانی حیزبی وەکو ئامرازێ سەیرەکرد بۆ خزمەت بە دۆزی نەتەوەکەی. بارزانی من ئەمە یعنی ئەم گلەیم هەیە تا ئێستش لەسەر کرد. بارزانی خۆی بۆ نازانی سەرۆکی حیزبی دیموکراتی کوردستانە، بارزانی خۆی بە سەرۆکی لە هەمان ڕێوە بە خزمەتکاری هەر تاکیی کوردەزانی لەم کوردستانی باشوور و لە چوار پارچەی کوردستان، بەڵام لەبەرەوەی شۆڕشەکەی ئێمە لێرە بووە و جارێکە هەنگاوی یەکەم خۆی بە خزمەتکاری هەموو تاکیی کورد ئەزانی لەم کوردستانی باشوورە کە پێی ئەڵین کوردستانی عێراق. ئەمە بوو وای کردبوو کە خەڵک بارزانی ئەوەندە خۆش بوێت. ئێمە من ساڵی 1970 لەم ڕۆژە من خوێندکار بووم لە بەغاوە، بزانم لە پۆلی 2 کۆلیز بووم یاسێ کە بارزانی وەفاتی کرد. شەوەکەی لەیەکێ لە ژوورەکانە لەو کاتەی کە حیزبی بەعز لە ئەو پەڕی قوتا بوو، لە ژێکێ لە ژوورەکانە تەعزیەمان دانا هەموو قوتابیە کوردەکان، چەند برادێکی عەرەبم و زمانەکانی کەش هاتن، یەکێ قورئانی هەیە وەکو چۆن تەعزیە دانی. بەعسیەکانیش زانیان بەڵام چیمان لێکەن، قورئانمان خوێندووە، یەکی قورئانی ئەخوێن هەموو. حتا ئەو کاتە ئێمە تەڵەبە شیوعەکانمان ئەناسی، حتا ئەو کاتێک کە بڵێن شۆڕشی ئەیلول شۆڕشی یەکێتی نیشتیمانی دروست بوو، تەلەبە یەکێتیەکانمانە ئەناسی بە یەکێتیەکانەوە و بە شیوعەکانەوە و بە دۆستەکانمانەوە هاتن لەو ژوورەی تەعزیە دانیشتن و فاتیحایشان خوێند و هەڵسان و دوعای خێریشان بۆ کرد. یعنی من پێتەڵم یەکێتیەکانیش کە ئەو کاتە لە دەرەوە خۆتەزانی شڕ و براکوژی و ململانەیەکی قورسە بوو. بارزانی خۆشەویست بوو، بارزانی پارتی نەبوو، بارزانی لە سەروی پارتی و لە سەروی حیزبە کوردیەکانی هەرێبی بڵێن باشووری کوردستانەوە بوو، لەبەرەوە خەڵک خۆشەوی و بارزانی قەتیش خۆی بە پارتایەتی بیری نەکردێتەوە، چونکە بارزانی لە خەمی چوار پارچەی کوردستانە بوو.
ئێمە میلەتێکی مەزڵوم ئێمە لەگەڵ هەموو عالەمی شتێکی عەدایی نییە لەگەڵ هەموو کەس دۆست